ئازان ڕاستیکی زانستی هەیە لە کۆمەلگای ئێمە کە ئەتوانم بە لە ساڵ باسی بکەم ئەوش بریتە لەوەیکەوە ئەو بەرهەم خۆماڵانەی کە لە کۆمەلگای ئێمە بەرهەم دەهێنرێن ئەتوانم بڵم لە ڕووی پێکاتی خۆراکی و لە ڕووی زانستیەوە زۆر تەندروسترە لەو بەرهەمانەی کەوا لە دەروێ وڵاتەوە دێنە ناو وڵاتەکەمانەوە. هۆکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەیکەوە ئەو بەرهەمە کشت و کاڵانەی کە لە کۆمەلگای ئێمەدا بەرهەم دێنرێ زۆربەی کات بە پێی پلانێکی داڕژرا و دوورە لەوەی کەوا مەوادی کیمیاوی تێکرێت بە پێچەوانەی ئەو بەرهەمانەی کە لە وڵاتانی دەرەوە هاوردەکرێن کە زۆربەی کات پڕە لە هەموو ئەو مەوادانەی ئەو مادە کیمیاویانەی کەوا وا ئەکات لەوەی کەوا بەرهەمەکە زیاتر بمێنێتەوە لە ناو ڕەفەکاندا ئەم مەوادانە زۆربەی کات تێزەی خانە شیرپەنجەیەکانەدەن و هەروەها کاریگەریکی زۆر نەرێنی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ. ئازان ئەگەر لە ڕووی شیرەمەنی و گۆشتەواتەکان سیرکەن بڕی ئەو مادە کیمیانی کە ئەکرێتن ناو گۆشتەوات و شیرەمەنیەکان ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتە هاوردەکەن زۆر زۆرە. بە تایبەتی بۆ نمونە بۆ گۆشتەکان بڕی ئەو نایترێت یاخو نایتراتەی کە تێ ئەکرێ کەوا کاریگەریکی زۆر خراپیە لەسەر تەندروستی لەشی مرۆڤ و لە هەمان کاتە بە پێی هەموو توێژینەوەکان دەرکەوتەوەکەوە تێزەی خانە شیرپەنجەیەکانەدات. و لە هەمان کاتە بڕێکی کار لە مەوادی کیمیایی خراپمان هەیە کە ئەکرێتە ناو شیرەمەنیەکانەوە ئەوش بە هەمان شێوە دەبێتە هۆی تێکچوونی باری هۆرمۆنی لەشی مرۆڤ لە پیاودا دەبێتە هۆی دروستبوونی مەمک کەمبوونەوەی هێزی سێکسی لە ئافرەتە دەبێتە هۆی تێکچوونی هەموو عادەکانیان کەمان کاریگەریکی زۆر خراپی هەیە و لە هەمان کاتە ئەگە بڕۆین سەر بەرهەمە کشت و کاڵی جیاوازەکانی تر کە وەکو دانەوێڵەکان کە وەکو میوەکان کە وەکو سەوزەکان کە زۆربەی هاوردە ئەکرێت لە وڵاتانی دەرەوە مادەیەکی تێ ئەکرێت کە پێوتە گلایفۆسایت. گلایفۆسایت یەکێکە لەو پێستەسایدانەیەتی ئەو مادە کیمیاویانەی کە ئەبێتەوەی کوشتنی مار و مێرو و لە هەمان کاتە کەوا بڕێکی زۆر ژەهرە کە لە هەمان کاتە نایڵە باڵندە تەوەکان بخوات. ئەم مادەیە بە پێی زۆربەی توێژینەوەکان کاریگەریکی زۆر خراپی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ و لە هەمان کاتدا دەبێتە هۆی دروستبوونی شیرپەنجە لە درێژخایەنە. لەگەڵ ئەوەشە ئەو بڕۆ زۆری کە تێی دەکەن بە پێی ئەو ڕاپۆرتانی کەوا لە وڵاتانی دەرەوە دەرەدرێت کەوا تەندروست بۆ کاریگەری خراپی نییە بۆ تەندروستی مرۆڤ بەڵام زۆربەی زۆری ئەم توێژینەوانەی کە باس لەو بابەتە ئەکەن هەمویان سپۆنسەرکراون لە لایەن کۆمپانیەکانی خۆراک و دەرمان. ئێستا نازانم چی ماوە بۆ ئەوەی لە نێو ئەو هەموو بەرهەمە خۆماڵیە جوانەدا بچی بەرهەمێکی خۆراکی وڵاتانی دراوسەیە وڵاتێکی دوور بکڕی و خۆ تووشی ئەم هەموو کێشەیە بکەی لە داهاتوودا مناڵەکان تووشی ئەم هەموو کێشەیە بکەی لە داهاتوودا. نەمش دکتۆر دارابێ وتم بەس خۆم بێم تامیکەم ئەوم بانگ نەکرد. بۆ ئێوارە چیمان هەیە؟ ئێواران بۆ ئێواران ساوەرمان هەیە. ساوەرمان هەیە ساوەرێکی خۆش کوردی. ساوەر تۆزێ قورسە بۆ ئێوارە قەیناکە من نیوەڕۆژ خواردوومە باش ترخێنە ئەگەر گەنمە کوتراویشە خۆی گەنمە کوتراو خۆ زۆر سەحی و سووک دەست خۆش چیتر ترخێنەمان خوارد و گەنمە کوتراویشمان خوارد و ئێستا ترخێنە بۆتی یەکەم و ئەی پەڵپێنە کوتراویش بۆتی یەکەم هەمویانە بۆتی یەکەم. دکتۆر دارا کامیان بخۆم؟ تا بانگم نەگیتە ئەوێ و منیش تایمی نەکەم پێ و ناڵێ کاکۆرە ئاوای لێکە بەبێ من بیخوا کاکە فەرموو. کاکەجان ئافێت ترخێنەکە لە هەمووی سوود بەخشترە دەست خۆش بێت دکتۆرجان فەرموو ئافێت دەست خۆش بێت چونکە سپاس. ئەمە تامیکە فاسۆلیاشت تێکردووە فاسۆلیای تایە قەیسی تایە هەڵوژەی تایە زۆر خۆشی کرد بادەمی تایە نۆکیش تێکردووە نۆکیشی تایە. نۆک خۆی شتێکی سەرەکیە لە ترخێنەیە ئەبێ هەچ شتێکی تێنەکەی نۆکی هەرتیا بێ چونکە بەس باشی کردووە کە گۆشتی سوورت تێ نەکردووە. گۆشتەکەمان کوڵان بوو بۆ خۆی لە شت پێچانەوە هان و بردا مەنجەڵەکەیمان لەبیر چووە. وەڵی ئەتوانی بەمە بڵێ خواردنێکی تەواو یعنی چۆن ئەڵێ هەم دەوڵەمەند بە پێکاتە خۆراکەکان دوشتی زۆر مهمی دکتۆر بەڵێ پڕێتی لە فایبەر پڕێتی لە ڕیشاڵ لە ڕیشاڵ وە خۆشی خواردنێکی متەخەمیرە ترشێنراوە یعنی بە کوردەکەی پریبایۆتیکە کە لەگەڵ پرۆبایۆتیکی جسمی ئێمە ڕێک ئەو پێکاتە کیمیاویانە دروستەکە کە تەندروستیەکی باشی لەشی مرۆڤ ئەیەوێ کە پێوترێت پۆست بایۆتیک
ینی چنێک پەنیر و ماستەکە بۆ ئەمانە سوودیانەیە چیمان بۆ دەکەن دوێنە وەرنێرە ینی معقول نییە ئێوە خۆ نانە فەرمون تامی کە ئێستا بەشداروانیش دێن برسیانە فەرمون من دوای ناخۆم ئەڵە ماڵە ساحب ماڵ حرامە جا من پێم خۆشە هەنە جار هەیە هەنە کەس حاجیگیان فەرمو تۆ دوێنە بخۆ هەنە خواردن هەیە تایبەتمەندی خۆی هەیە سەر دوێنە لە لای ئێمە لە خاز لە سلێمانی دوێنە ئەبێ هێنی تێگەین ڕۆنەکەری تێکەی تاموچێژێکی بیقرشێنی بیکەی بەسەریە حاجیگیان بێجگە ئەمە بەس لەو کنگرەمەوە یاوە بەڵێ وازی لێ بێنە وەڵا لە بەدری توتەوە ئیتر تۆ بە پانەکان دەستنی کار ئێستا تۆزێکیش بۆ من تێگە شاهۆ تۆ چیە ئەوە دوێنەیە مەبەستمان دوێنە ئەگەر ڕۆنەکەرەی تێ بکەی تاموچێشێکی زۆر تایبەتی هەیە ئەنی بەڕاستی یەکێکە لەو خواردنانەی کە گەنجان من ئێمە خواردنگەیەکمان هەیە بەیانیان لە خواردنگەکەمان گەنجان بانقەس دوێنیان ئەینێ ینی جوابانەوەیکی جوانیان هەیە زۆر لێ رازین زۆر پێی دڵخۆشن خواردنێکە سوبێکی زۆر تەندروستە دەستخۆش بەستەوە دەستخۆش دەستان خۆش بێت ئێوە تامی بکەن وردە ئەمانە بێگومان ئێستا باسی خۆراکی ئێوارەیە ئەجا هەمووی تام بکەین ئەبێ بە دوایی بە ئیسعافمان بمەنەوە دەست خۆش بێ زۆر دەستڕەنگینی هەمووی زۆر بە تامە بەڕاستی زۆر خۆش ئافرین ئەو خۆراکانەمان بۆیە هێناوەتە ئێرە دیسان چۆن لە نیوەڕۆ 16 جۆرمان بۆ ژماردن لە ئێوارە شوایە یعنی تۆ لە 24 کاژێردا هیچ مەجای تێدانی ئەگەر تەوێ خۆت بڕیارت دابێ دەتوانی خۆراکی کوردی دەستکەوێت ئێستا پێم دەڵێ ئاخرکاکە لە مارکێتەکان بۆ نییە لەوێنیە کەمتر دەست دەکەوێت لەگەڵ تام 100% لێرە ڕۆڵی حکوومەت زۆر گرنگە لێرە بۆ هاندانی بەرهەمی خۆماڵی بەڵام تۆش چوویتە هەر شوێنێک دەتەوێت برنج بکڕی داوای کوردیەکە بکە دڵنیایت لەوەی نییە هەر داوایکە بۆ ئەوی دواتر ئەو وردە بڕوابی هێنێ بەرەبەرە ئەم کولتورە دروستکەین کە خۆراکی خۆمان هینێ و وڵاتەکەمان بخۆین باش نییە دکتۆر دارا ئەگەر ڕوخسەدە من یەک شتیشم هەیە لێرە فەرموو تۆ توانی لەگەڵ ئەوان بی تامی خۆراکی وڵات دکتۆر هەر ئەوەی پێویستە ینی ئەوەش هەوێنی ئاسایشی خۆراکە لە کوردستانە بێگومان دەست خۆش ئەمە پسپۆڕێکی خۆراک وا دەڵێ ئەتەوێشتی تر تامکەی فەرموو اینجا من زۆر سپاسی خەجێ خانم دەکەم کاکشاهۆ و پورە شکری کە لە سلێمانیەوە هاتبوون بەو هەموو بەرهەمە کوردیە جوانەوە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن هەروەها زۆر سپاس بۆ مام حاجی کە عزەتی کێشە لە شەقڵاوەوە هاتبوو لەگەڵمان بوو ئەمڕۆ هەروەها زۆر سپاس بۆ دکتۆر دارا کە پسپۆڕی سەلامەتی خۆراکە هەمیشە هاوکارمانە نەک تەنیا لە بەرنامەکانی دکتۆر ئاراست لە ڕووداوە بەگشتی و لە هەموو ئەو پرۆژە نیشتیمانیانەی کە خزمەت بە بواری سەلامەتی خۆراک دەکەن لەبیرتان بێت کە دەڵێن خۆراکی خۆماڵی مەبەستمان تەنیا هەولێر و دهۆک و سلێمانی و کەرکووک و هەڵەبجە نییە مەبەستمان مەهابادیشە مەبەستمان ئامەدیشە مەبەستمان وان و قامشلۆ و شار و شارۆچکەکانی هەموو کوردستانە بە شێوەیەکی گشتی هەمووی کوردستانە هەموو بەرهەمەکانی هەموو کوردستانیش بەرهەمی خۆماڵین بەڵام لە ڕۆزانستیەکە کە سنووری تێکەوت حساباتی زانستی دەگۆڕێت ئەمە زانستە زۆر سپاس بۆ بەشداربوانی ئەمڕۆی بەرنامەش کە لە کۆلێژی تەکنیکی شەقڵاوەوە هاتبوون ماشەڵڵاتان لێبێ گەرم و گوڕ و قشت یەک شت ماوە پێتانی بڵێم ئەگەر تۆ لەبەر سوودە تەندروستیەکانی خۆراکە خۆماڵیەکەش نەبێت ئەگەر لەبەر زیانەکانی خۆراکە هاوردەکراوەکانیش نەبێت کە لە هەستیارێکی سادەوە دەستی پێکرد تا گەیشت بە توشبوون بە شێرپەنجە لە داهاتوودا ناپرسن بۆچی شێرپەنجە دەگوترێ لە کوردستان بەرز بۆتەوە خۆ توێژینەوەمان نییە لە کوردستان ناخۆشبەختانە بەڵام ڕەنگەیەکە لە هۆکارەکان خۆراکی هاوردەکراوە بێت چکە زانست دەڵێ ئەو ماداینە خۆراکی هاوردەکراون هۆکاری توشبوون بە شێرپەنجە تۆ لەوانە گەڕێ ئەو کاتێک کە تۆ بڕیار دەدەی کە بۆ نمونە 24 کاژێری خۆت هی خۆت و خێزانەکەت بکێ خۆراکی خۆماڵی دەزانی یانی چی؟
یعنی ئەو پارەی کە تۆ داد بە خۆراکی خۆماڵی دەڕواتەوە بۆ گیرفانی جوتیارێکی کورد لە گوندێکی پێنجوێن، لە گوندێکی چۆمان، لە گوندێکی زاخۆ، لە گوندێکی شەقڵاوە، لە گوندێکی بادینان، لە گوندێکی شارە زوور، لە گوندێکی کەرکووک، لە شار و شارۆچکەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی. و ئەو جوتیارە کە پێویستی بەو پارەیە بە پێچەوانەی ئەو جوتیارەی کە لە وڵاتێکی دیکە پێویستی بە ئێمە نییە چونکە دنیا بۆی کراوەیە، ئەوەی ئێمە تەنیا خۆمانی. ئەو جوتیارە کە پارە چۆنێ و گرفانی جانتایەک و چاکەتێک و جوتە پێڵاوێک و پانتۆڕێک و پەنجەوانەیەکی ناسک لە زستانێکی ساردا لەگەڵ بلوزێکی جوان بۆ منداڵەکەی دەکرێت چونکە پارەی تۆ بوو لە نێو وڵاتەکەتدا سوڕایەوە چۆنێ و گیرفانی ئەویش هات دوایی دیسان ئەمانەی لە تۆ کڕیەوە، ئەویش بە هەمان شێوە پارەکەی لە نێو کوردستاندا خەرج کردەوە. ئەمە پاڵپشتێکی گەورەیە بۆ ئەوەی کە قاچەکانی مناڵەکانمان لە زستانێکی ساردا قڵیشاو نەبن، بۆی مناڵەکانمان گەرم داپۆشابن لە زستاندا، بۆ ئەوەی جانتاکەیان جانتایەکی باش بێت و پشتیان ئازار نەخوات، بۆ ئەوەی جلوبەرگەکەیان جلوبەرگێکی جوان بێت، هیچ نەبێت لەبەر تەندروستیش نەبێت لەبەر خزمەتێک بە مناڵەکانی گوندەکانی کوردستان خواردنی خۆماڵی بخۆ و خۆراکی خۆماڵی بکڕێت.